سڵاو لە بینەرانی زاری کرمانجی ئێستا من لە نێو بازاری شاری سۆرانم وا دیارە خەڵکانێک نیگەران بوون بە هۆی بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکەکان لە نێو بازاردا بۆتە هۆی ئەوەی کەوا ئابووری بازار ڕوو لە کزبوون بێ. من فرۆشیارێکم لەگەڵا کە بۆم زانیاری زیاتر وەربگرن سەبارەت بە بەرزبوونەوەی کاڵا و شمەکەکان لە نێو بازاردا. کاک عامر قادر ڕۆستایمان لەگەڵا پێمان بڵێ ئەم ساڵە لەگەڵ پار و پێرە چ جیاوازیەک دروست کردووە؟ بەڵێ لەوەتەی من دوکاندارم هەتاوەکو ئێستا هیچ کاتێکم لە ژیانی کەسابەتی خۆم نەدیوە وەکو ئەو فترە زەمانیەی کە لە ناوی داین و تێپەڕیوە ئەوەندە بێ بازاڕی هۆکاری شان من ڕۆژانە 50,000م خەرجیات کەچی باسی 1000 نافرۆشم ئەمن ئێستا ئەو ئەشای هەموو بفرۆشمەوە ناکاتە ئەو قەرزێک کە ئەمن قەرداری کۆمپانیاکانم هۆکارەکەی چیە نەبوونی بێ بازاڕیە نەبوونی بێموچەیە کە موچە نەبێت تەسیرات کاریگەری لەسەر بازارەکەی دەکات بۆیە ڕۆژانەی من 50,000 خرجیاتە هەموو ڕۆژێ ئەمن ئەوەی چەندین ساڵە پەیدام کردەوە ئەوە هێدی دەی خۆم و دەینم بۆ کرێ ئەوەندە بێ بازاڕیە ئەو بازاڕەش وەکو جاران نەماوە جارە هەر چوار قەزا هەر پێ قەزا سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران هەموو لەسەر ئەو بازاڕێ بوو ئێساوان نیە ئێستا بڕۆ بستێک لێرە بڕۆ مارکێتە بستێک بڕۆ تیمارتە بستێک بڕۆ هەفتە بازارە یعنی بازارەکە زۆرترە لە قەبارەی شارەکەی و نەبوونی موچەش هۆکارشی گەلە گەورەیە لەسەر نەبوونی بازاڕی باسی خواست و خستنە ڕوومان بۆ بکە لەسەر شمەکەکان ئایا کاریگەری دروست بووە؟ خواست زۆرە بەڵام کە کەسێک نەبێ پارەی پێ نەبێ ئاخر بەخواستەکەی بەچی جێبەجێ گرانیەک لەسەر ئەم کەلوپەلانە دروست کردووە و زەرەر و زیانی لێدای؟ ئەی چۆن بڕۆ سەیریکە ئەکسپایرەکەی ئەکسپایر بووە سەیرێرەکە ئەوەکانێتی ڕێشتومە ئەکسپایر بووتم با بڕێژم شەکانشم لەناو ئێرەداناوە نەبوونی بازارەکە ئەکسپایرەکەمان زەرەر هەر لێ دەدا ڕۆژانەکە نایفرۆشین زەرەرمان هەر لێ دەدا کەواتە لێرانە ئێمە تحملمان هەیە باسی نرخەکانمان بۆ کە چەند چوویتە سەرێ برنج هەرزان بووە ڕۆن هەرزان بووە چایەکان هەرزان بووینە 53,000 دەفرۆشم پێشا بە 58 و 59,000 دینار بوو ئەو ڕۆنانە ڕۆنی سڵی بە 15,000 دیناری هێسا بە 10,000 دینارە شتەکان هەرزان تەنانەت ئەوە گران بوو ئەو فترەیە ئەو فاسولیە 2 کیلۆمان بە 5,000 دەفرۆشتەوە لە ئیرانی ڕادێ ئەوە فاسولەی سۆری پێدەوترێ بۆ خوڕشتی بەکاردێنن ئەوانەی خواردنی خوڕشتی سادەکەن ئەویان بە هەمان شێوە ئەو ئارینۆکە ئەوە چیلۆمان بە 2 دەفرۆشت ئەوەشمان بە 2 دەفرۆشت ئێستا ئەوە بە 3,000 لەسەر من زیاتر دەکەوێگە بکڕم نییە بکڕم تا بە 4,000 ئەوەش بە 4,000 یعنی ئەوانە هەندێک شتی ئیرانی گران بووینە ئەگەرنا ئەوی تر ئەو کەیسێ وەختایەک فەردم بە 140,000 دینار دەکڕی چیلۆمان بە 8,000 دەفرۆشت ئێستا چیلۆ بە 4,000 دەفرۆشم شت گران نییە ئەگە پارە نەبێ 250 لە جیرفان نەبێ بە ئەو فەردا بە 140,000 دینارە بە 250 بێ بۆ تو کەنیتە 250 نییە هێشتا گرانە بۆ تو هیوادارم ئەو بارودۆخی کە تا ئێرەمان هیناوە دەستخۆشی مامام وەکەوەی کە دیارە کێشۆ مشکلاتێکی زۆر دروست بووە لە نێو بێبازاڕی شاری سۆران نەک تەنیا سۆران و بەڵکو دەوروبەری سۆرانیش کاریگەری بەسەر بە بەهۆی نەبوونی موچەوە خەڵک داواکاریان زۆرە داواکاری خەڵکیش هاتنی موچەیە چووکە سەرەکی گیر و گرفتەکەی زۆرە و بەهۆی نەبوونی خواست و خستنە ڕوش لە نێو بازارەکەدا بۆتە هۆی ئەوەی کەوا شمەکەکان بەسەوە بچن و ئەکسپایر بن ئەمانەش زەرەر و زیان بەسەر هاوڵاتیان و کڕیاران دەدات.